ساڵتان لەوێ کاتتان باش هیوادارم هەموو سەلامتان دروست بن ڕۆژێکی پڕچالاکیتان تێپەڕاند بێت لە پرۆگرامێکی دیکەی ئێوارانی سلێمانی خۆشحاڵم هاتمەوە خزمەتتان ئەم جارە هاتین سەردانی یەکێک لە پزیشکە بەڕێزەکانی شاری سلێمانیمان کردووە کە خزمەتێکی زۆر و تایبەتیان هەیە لەگەڵ نەخۆش و چارەخوازەکاندا لە شاری سلێمانی و تەنانەت لەسەر ئاستی عێراق و ناوچەکانی دەوروبەریش لەو نەخۆشخانەی کە کاری تێدا دەکەن کۆمەڵە چارەخوازێکی زۆر تایبەت سەردانیان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر. زۆر بەڕێز دکتۆر ئاسۆ حەمەسای عەزیز کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گشتین ئەمڕۆ سەردانمان کرد لە کلینیکەکەی خۆی. زۆر سوپاسێکین کە پێش کاتی بینینی نەخۆشەکان بوو چونکە نامانێ ببینە ئەرک بەڵام دکتۆری بەڕێز لەسەر ماوە و کاتی خۆی بەڕاستی ئەرکی کێشا چونکە لە کاتێکی زیاتر سەردانەکەی ئێمە وەرگرت. سوپاسەکەین دکتۆرگیان کە قبوڵت کرد ئێمە بین لەلاتان سڵاوت لێبێ و خۆشحاڵم کە جەنابتانە بینم نزیکەوە. بەخێر بن سەرچاوم بەخێراتن خۆشحاڵم. زۆر سوپاس بۆ جەنابتان. هەمیشە دەست و پەنجە زێڕین من ئەرکەکەتان قورسە کارێکی زۆر ئینسانیە هەمیشە نابێ ئەوە لێ هاتکەین کە پزیشکە بەڕێزەکان کارێکی مرۆڤانەی زۆر گرنگیان هێجا بە هەر جۆر و پسپۆڕیەکیان بێ جا بەڕێزیشتانێکێکن لەوانەی کە خزمەتێکی زۆر تایبەتتان کردووە لەم شارە و لە ناوچەکانی دەوروبەریش زۆر خۆشحاڵین. و بەپێی پسپۆڕێکەکەتان کە خۆتان پسپۆری نەشتەرگەری گشتین بەڵام بۆ پرۆگرامی ئەمڕۆ بە سوپاسەوە کە ئەو بابەتەی پێتاوتین و هەڵتان بژارد باسکردنی غودەیە. بۆیە دەمەوێت هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بپرسم لە بەڕێزتان گرنگی غودە چییە لە جەستەی ئێمە و وەکو شیکردنەوە وەکو ئەندامیش بۆی زیاتر ئاشنابین بە غودەکان بزانین چییە و لە کوێی جەستەی مرۆڤدا هەیە. بەخێر بن سەرچاوم. ئێمە کە باسی غودەکەین طبعا غودە زۆرە لە غودە پێوتێ ڕژێن بە کوردی ئێمە ئەمڕۆ کە باسیەکەین باسی غودەی دەرەقیەکەین. غودەی دەرەقی وشەیەکی عەرەبیە لە کوردیا پێوترێ ڕژێنی پەریزادە. یعنی ئێمە ئەمڕۆ کە تیشکە خەینە سەری تیش خەینە سەر ڕژێنی پەریزادە و نەخۆشیەکانی. ئەگەر باسی غودەی دەرەقی بکەین با بڵێن وشەکە زیاتر عەرەبی لە ناو خەڵکا زۆر باوە بۆیە بەو وشەیە ئەڵێمەوە ئەو غودەیە کە ئەکەیتە پێشەوەی ملی کەسەکان لە بەردەمی بۆری هەوایە لە شێوەی پەپولایە لەسەر بۆری هەوا تقریباً 20 گرامە بێ بە قەد 2 خورمای بچکۆلە. ئیش فەرمانەکانی بەس دەردانی ڕژێنی ثایرۆکسینە. چونکە غودەکان زۆر ئەویستین دکتۆر و لە نێو خەڵکیشدا زۆر جار وەکو نەخۆشیەکان دەویستینەوە فلانە کەس غودەی هەیە یعنی کە ئیتر ئەو ئاماژەیەمان پێ ئەگەێنێ ئەڵێ کە نەخۆشە لە کاتێکا غودەکان وەکو بەڕێز ئەو ڕژێنانەی کە هەیە و ئەو فەرمانە گرنگانی لە جەستەیە ئەنجامی دەدەن شتێکی ئاساییە چۆن بزانین کەسێک یاخود غودەیەک نەخۆشە لەگەڵ کە غودەیەک سەلامەتە و تەندروستە جیاوازیان چییە و هەم شیکاری جۆرەکانی غودەمان پێ بڵێ. بەڵێ باش تەوان زۆر باشە پرسیارەکە چونکە ئێمە کاڵی غودەمان هەیە هەموو مرۆڤێ غودەی دەرەقی هەیە بەس کاڵێ من تووشی غودە بووم مەبەستی لەوەیە کە غودەکەی بە مەزبوطی هیچ ناکایت یان ناچالاکە یان زیادی شەکە یا غودەکەی لووی تا دروست بووە. زۆرینەی کاتەکان عادەتەن کە نەخۆش تووشی نەخۆشی غودا بێ و یان خۆی هەستی پێەکە یەکەم جار لە ئاوسانەوە لە ئاوسانی غودەکەیەوە دەستی پێەکە یان نەخۆشەکە خۆی هەستی پێەکە یان یەکێکی تر پێ دەکات کە تۆ مرێت ئاوساوە. ئەنجا دەبڕی غودە بە شوەیەکی باش بەسراوەتەوە بە بۆری هەناسەوە لە کاتی تفقودانە ئەم گرەیە بەرزە بێت و داوازە لەبەرەوە زۆر بە ئاسانی هەستی پێەکرێ. جاری واشە و مەرجیش نییە کە غودە ئاوسا دلیلیەوە بێ کە نەخۆشە. یعنی ئێمە لە کاتی نەخۆشیەکانی ئەوکو باسمان کرد یان لووی تا دروستە بێ یا غودەکە زیادی شەکە یا غودەکە کەمیشەکە بەڵام هەنێک کاتێ غودەکە ئاوساویشە بۆ نمونە لە کەسی هەرزەکارە کچێکی هەرزەکارە کوڕێکی هەرزەکارە سیرەکەی غودەکەی تۆزە ئاوساوە کە یەک ئێمە لە تاقی گازمانشی بۆکەین سیرەکەین هەموو کار چالێکەکانی غودەکەی نۆرمەڵە ئاساییە و کە سۆنەرێکیشی بۆکەین ئەشاکی تەلەڤیزیۆنی بۆگرین سیرەکەی هیچ لوێگرەیەکی تیانە. کاتە ئەوەش دڵنیاکەرەوەیکی زۆر باش و زۆر جار کەسانی کە غودەی ئاوسا بێ یان ناوچەی ملی بە ئاوسە زۆر ئەترسێ کە مەمەرج نییە باردۆخێکی نائاسایی بێ. غودە تەمەنی هەیە دکتۆر یان ڕوونتر بڵێم لە تەمەنێکی دیاریکراوەوە کێشەی بۆ دروست هەیە کێشەی بۆ دروست ببێ لە منداڵی گەنجی یاخود تەمەنی پیری یان کاتی بۆ نییە ئەگەر ڕژێنەکە کێشەی هەبوو هەر دەبێت. غودە لە تەمەنی مناڵیە زۆر کەمە
يعني برجع كما تعمل الستايا كم تروح كارا كان شيء إلا لديك هو بوي ما يبتوا أجرنا بزوري غدة تمني دواي بالصالة بزوري لأفرتنا درسه به يعني أجر مقارنة كين يك بياو بودا أفرت غديان توشبه هو كاركش اگر بپرسیم بۆ چی لە ئافرەتانە زیاتر ولا خانوان زیاترە لەبەرەوەی لە 180 هۆکاری جاوتمان غودەی یان زیادی شاکایەکە میشەکە لە هەردوو حاڵەتەکە نەخۆشیێک پێوترێ ئۆتۆئیمیون دیزیز ئۆتۆئیمیون دیزیز یعنی ئەو نەخۆشانەی کە بەرگری لەشی مرۆڤەکە خۆی تووشیەکە یعنی عینەن چۆن نەخۆشێک تووشی ڕۆماتیزمی ئەسقانە بێت تووشی سەدەفیا بێت تووشی شەکری جۆری یەکە بێت کەمانە هەمووی پەیوەندی بە جەستی مرۆڤەکە خۆی وێت یعنی هیچ هۆکارێکی دەرەکی نییە لا غدي زي إيش كردوا كبيوتين غدي جهراوي بيوتر جريف زيز عادن لجنجا درسبة لا غدي تمليشة كمان زات الأمر أما زات بس غدي تمل كمان لبري لا ولاتكو هريمكي أما غدي تمل زياترا أي شيء نخوشك بيجي هاشيموتو بنايو كساني كان نخوشك يعني تشخيص كردوا بله منش ما بس ما تعبت لسر أسين أو شكا من رون كردوا ما بدي بلام بيجوا شتێکی لەلام جێی پرسیارە دکتۆر سەبارەت بە غودەکان پەیوەندیان لەگەڵ قڵەوی و زەعیفی کەسەکاندا و لە ئێستادا دەبینین زۆر جار کەسانێکن ئەگەر بێت و بیان و کێشی جەستیان دانەوەزێت لە هۆڵەکانی وەرزشەوانی زۆر جار ئەویستین کە پەیوەندیەکە بەیەکەوە گرێ دەدەن دەڵێن تۆ غودەکانت ڕەنگە تەمبەڵ بێ یان باشکار نەکات بۆیە تۆ ئێمە هەر بەرنامەت بۆ دائەنین و لاواز نابی واتە کاتێک کە لە کۆنتڕۆڵیان دەرئەچێت هەستێکین تاوانەکە ئەخەنەوە سەر غودەکان جا بەڕێزت بەپێی پسپۆرەکە دەگەر ئەمەمان بۆ ڕوونترکەیتەوە تقریبا قسەکە ڕاستە ئێمە ئەگەر کەواتە ببینە سەر مەسەلەی غودەی تەمەڵ غودەی تەمەڵ کەوتم لە ئافرەتانە زۆر زیاترە لە پیاوانە و ئەتوانم بڵێم لە دە ئافرەت یەکێکیان لە هەموو ژیانە یەکێ لە نەخۆشەکانی غودەی تووشە بێ زۆری نەشی لە سانەوە پێنجی ئەو نەخۆشیانی کە لە غودا دروستە بێ غودەی تەمەڵە بۆنی ئەو نەخۆشی کە پێ وتمان لە بەرگری جەسی مرۆڤ بۆ خۆی ئەمە متبع لە هەموو دنیا لە وڵاتی ئێمەشە بە تایبەتی مادە خامەکەی کە غودە بەکارێنێ بۆ دروستکردنی ڕژێنەکە هۆرمۆنەکە بریتە لە ئایۆدین ئایۆدین لە گڵوخۆڵە هەیە ئێمە لە ڕێگەی خواردنەوە دەستمانەکەوێ لە وڵاتانی کە شاخاوین کە بە زۆری لافایان هەیە بارانی بەخورتیا بارێ گڵەکە ئەشۆرێتەوە لە مادی ئایۆدین لە وڵاتانی کە باڵێن شارێکی و سلێمانی ئێمە زۆر کەم ماسیە خۆین بەرهەمە دەریایەکانمان زۆر کەمە ئایۆدین لە بە زۆری لە ڕۆکە دەریایەکانە لە ماسیە لە شەنە زۆرە لە شیرەمەنیەکان و هێلکە هەیە اینجا کە ئایۆدین کەم بێ یان ئەم نەخۆشی هەیە بێ نەخۆشەکە تووشی تەمەڵی غودا بێ تەمەڵی غودە نیشانەکانی بەو شەوەیە بە زۆری نەخۆشەکە ئەڵێ وەڵی دکتۆر خۆ من خواردنەکەشم ئاساییە یعنی خۆی دڵنیایە لەوەی کە ئاساییە بەڵام کێشی زیاکە ئەمە پەیوەندی بە غودەکەی ئەم قسەیە ڕاستە یعنی چەند هەوڵ بی لەگەڵیا ئەم چەند پارێزکە کێشی دانابەزێ هەتا غودەکەی بۆ چانەکەیتەوە جگەلەوە نەخۆشکە زۆر هەستەکە جاگەر باسی نیشانەکان بکەین بۆی قسەکە خۆش بێت ئەو شتەی ڕاکێشەی تەمەڵ بناسینەوە ینی وەکو باسمان کرد نەخۆشەکە قەڵەوە بێ هۆکار هۆکارێکی لەبەر دەستانیە سێرەکە وەکو جاران ئیشەکە خواردنەکەی زۆر نییە خواردنی نەگۆڕیەوە بەڵام قەڵەوە بێ دووەم هەستەکە زیاتر سەرمایە بێ بەردەوامی ئەڵێکە کە من ئێوە هەمووتان دانیش هەمووی گەرمایەتیان طبیعین بەس من بۆ بێ قەم سەڵەیەکم لە بەرابێ یەکێ لە شتەکانی تر زۆر دڵتەنگە زیاتر قەبزە پێستی زۆر وشکە بێ نینۆکیان ئەشکێ بە ئاسانی مووی قژیان هەڵەوەرەیە یان مۆکایان زۆر باریکە بێتوانین نەخۆشەیە تەنها یەت بۆی کە ئەڵێ من قژم هەڵەوەرێ لە هەمووشی مهمتر گرنگتر ئەوەیە کە لە خانمانە زیاتر ئێمە باسی خانمانەکەین کەەوە سۆڕی ماگانیان تێگەچێ سیرەکەین ئەو خانماڵێ من لا ئێمەش باسی کردووە ئەڵێ من پاک نابمەوە ئاین با بڵێن بە بەردەوامی خوێنی هەیە یان بە دڵنیاییەوە هەموو دکتۆری ژنان ناڵبوونە بەڕێزەکان ئەو شتا ئەزانن هەج ئافرەتێ بناڵی لەبەر چە بە ئاسانی یەکێ لە شتەکانی کە گرنگە فاسی غودەیە بە غودی بۆکەی چکە گەر غودەکەی وەکو پێویست نەبێ لە ڕێژەی نۆرمەڵانە بێ قابلی لەبارچوونی هەیە ئەمە نیشانەکانی بەم جۆرە توانین بزانین کەسێک غودەی تەمەڵی هەیە و هەمان ئەو پەیوەندی کە لەگەڵ قەڵەوی زەعیفی هەیە دکتۆر
ئەو تێستە گرنگانە چین بۆ کەسێکە بیکە و هەموو دەزانین کە زۆر گرنگە هەر تاکێک ماوە بۆ ماوەیەکی دیاریکراو بە پێیەوەی کە پزیشکە بەڕێزەکان پێمان دەڵێن پشکنینی خۆی بکات جا لە ڕێی خوێنەوە بێت پشکنین ڕاستەوخۆ بێ لای پزیشکە بەڕێزەکان جا تایبەت بە غودە ئەو پشکنیانە چین ئەگەر پێمان بڵێ بۆەوەی هەر کەسێک وە لە ماوەی چەند بۆ چەند پێویستە بیکە بۆی ئاگاداری تەندروستی خۆی بێ ئەگەر لەو نێوەندە نەشدا غودەی تەمەڵی هەبوو بتوانێت ئاشکرا بێ بۆی من ئەمەیە خاڕوون کەمەوە جارێ بە نسبەت ئاوسانی غودەوە هەچ کاتێ غودە ئاوسا یعنی ئەمە ئەبێ بزانین کە غودە ئاوسا شەر نییە وەکو باسمان کرد نەخۆش بێ لە 180 جارەکان لە کاتی ئاوسانی غودە هۆکارەکەی غودەی ژەهراویە لە لەوانەیە غودەکەش تەمەڵ بێ هێشتا غودەکەت بە ئاوسێ يعني جاري من بالنسبة لأوصانا كوالا بروا كاتيا قدك أوصاي كل نشانة قرينا كان كواتونا خوش قدتي دوم أم نشانة كباسم كده كلام نشانة أنت بهاي الله بس قجم هلاوري قجم مين قجم مريق بوتو يعني ناضي لبارجة يعني بردام سرمايتي يعني قلو ضعيف نابي أما أنا هموي نشانة لأن خوش كدركه ده كسرداني ما يكر بدلنا وسرداني دكتورك كم الله فحصي مختبري معناه لم فحصنا بو ما درك ام غديت تمضي انا بالتاكيد هم ام فحصاني بوكين لقضيه سونوغرافيا كي بوكين يعني اشياء تلفزيون بوكين بو يبزين غدك هيك لويا غريغول غدك نفاوي هي يعني واتا چەند تستێکی دیاریکراو نییە بۆ کەسێک کە بتوانێت لە پشکنینە گشتیەکانی خۆیان بۆ سەلامەتی غودەکانی بتوانێت بیکە جا من ئەواڵم ئەمە شتێک ڕاکێشی ڕاستەکەی ئێستا خەڵک فێر بووە لەبەر خەڵک ئێستا ڕۆشن بێترە ئێستا خەڵک خوێنەواری باشە مختبەرات زۆرە من یەک ئامۆژگاری خەڵکەکەم تکایە تۆ ناکرێت لە خۆتەوە بچی بۆ مختبەرێک بڵێ کاکە من فاسەکانی غودەم بۆ بکە هەچ کاتی فاسی غودەکەی بۆ کردی تۆ دەرچووکە غودەکەت نۆرمەڵە تاوا بڵێ من خەمم نییە بە تایبەتی ئەگەر تۆ غودەکەت ئاوسا بێ لەوانەیە گرێ کتابی خوا نەخواست گرێکە شەر پەنجەی بێ يعني أكريه غدكت نخوش بيت وفحص كانش نورمال به لبرو شر إلا أبي كتو ترست تبي لويك غدكت بالبينش أنا كان يعني ببيع أصلا كات غدكت مشكلة كي سرداني دكتور كا وقت أو كو تستانه دكي بيوي سبزيش كي بسبور بيبينه بدلني أيوه دكتور أمات أجر بكورتيش بي أما جاري كي ديكه ببسمو با لبرو الإستدا خلقاني كي زور معناه لهولكاني للجواني ياري أكان ورزش أكان خانمان بەمە بەستێک پیاوان بەمە بەستێک زیاتر و ڕەنگە لێرە لەوێش جەرابیشتان بیستی بێتەن یاخود هاتبێتە لاتان وەکو کەیس و نەخۆشیەکان بشکی زۆر لە پیاوان سترۆیدەکان بەکارهێنن بەکارهێنە جۆرەکانی دیکەی بەکارهێنانی پرۆتینەکان کە ئەمانە کاریگەری دروستەکەن لەسەر شێوانی ڕژێنەکانی غودەکان و کە زۆر جار لەنێو هۆڵەکانی یاریەکانیشدا باز دەکرێت و هەم بە هەمان ئەو شێوەی کە بەڕێزیش باست کرد زۆر جار یاریزان دەنێردرێت بۆی تێستێک بکاو تەنها ئەو ڕاهێنەرە بەڕێزە سێرەکە ئەڵێ نۆرمەڵە لەبەروی ڕەنجی کلینکەکە یاخود ئەو مختبەرکە هەیە جا ئەمێ ئەوە بپرسم مەترسی یاریزانەکان ئەوانی کە سترۆیدەکان بەکارهێنن بە هەر مەبەستێ بێت مەترسی چییە لەسەر ژیانی ئەوان کاتێک کە ناگەڕێنەوە بۆ لای پزیشکە بەڕێزەکان وەکو پسپۆڕی تایبەت بۆ غودەکانیان خۆیگە ڕاستی دەوێت بەنسبەت بەکارهێنانی دەرمان یارمەتی دەرە خۆراکەکان و زیاتەکان یەرگە ڤیتامینەکان ئەمە قسەی لەسەر نییە هەمویان شتی باشن ئەنی لە هەموو دنیا متەبعەکەوە خەڵکێکی زۆر پرۆتین بەکارێن دەکاتی لە جوانیە نەکاتی وەرزشە بەڵام بەنسبەت ستیرۆیدەوە تا ئێسش لە هەموو دنیا قسەی لەسەراگە دیقەت بین ئەو کەسانی کە ستیرۆید لە مەکارێنە نەکاتی یاری ئۆلۆمپیادە نایڵن بەژاری بکەن یعنی ئێستاش ستیرۆید خەتەرە لەسەر جەستی مرۆڤ بەڵام بەداخۆ خەڵکانێکی زۆر ئەگەر لەژێر چاوەدەری دکتۆرە بێ ئەو کەسانی کە سپۆرن لەو بوارە لەوانەیە بەشێکی کەم چکۆ من دیقەتمەوە زۆربەی یاریکەرەکان کەم یان زۆر شتێک سیرۆیدی بەکارێنن یعنی ئەگەر توێ زۆر هەیە لەشی زۆر گەورە بێ من دیقەتمەوە ئیلا گەستیرۆید نێمە ڕێگەڵ پێ نایە بەڵام تۆ چی پێویستی بۆیە من ئەگەر پرسیارەکە لەسەرەوە بێ ئایا ستیرۆید عەزێتی غودەی دەرەقەیە تەمان ئەو شەیە غودەی دەرەقین زۆر کەسێ ئەڵێ دکتۆر من غودەکەم دەرەکیە ئەو شەی دەرەکی لە دەرەقەکەەوە هاتووە دەرەکی و ناوەکی نییە غودە هەر غودەیە ئەنجە ستیرۆید تەسیر لە غودەی دەرەقی کەم زۆر کەم تەسیری هەیە تاسی لەسەر ڕژێنی سەرگورچیلاکە لەسەر غودەی ڕژێنی نوخامیەکە بۆمانە زۆر خراپە هەچ کاتێک ڕژێن ئەو گلاندانە تێک چوون بە ئاسایی ناگەڕێنەوە
دۆخە ئاساسیەک. بەڵێ دەست خۆش بێ دکتۆر دەبێت پرسیاری ئەوەش بکەم خودەی دەرەقی بۆچی پێ دەڵێن ژەهراوی هەندێکیان ینی کە دەڵێن ژەهراویە ئەو دەستەواژەیە چیە و چی لە دوای ئەو ڕوودەدات؟ غودەی ژەهراوی یەکەم جار ئاماژەم پێ نەچوونە سەر بابەتەکە غودەی ژەهراوی بریتیە لێ زیادڕژانی هۆرمۆنەکە لەلایەن گلاندەکەەوە. ینی ئەو ڕژەنە هەچ کاتێ هۆرمۆنەکەی زیارشتە لەشی مرۆڤەکەەوە نیشانەکانی تا دەرکەوت پێوتێ غودەی ژەهراوی هەر بە ئینگلیزیش پێوتێت تۆکسیکۆیتر یانی غودەی دەرەکەی سامە عەرەبیش کوردیش وشەوە وەرماگرتووە لە دەواچی لە ئینگلیزیەکەەوە بێ کە پێوتین غودەی ژەهراوی بە مەبەست نییە مەبەستی وشەکە بەونەوە ئەنیە کە گوایە ژەهر دروستەکە نەخێر بەڵکو هەموو ئەو چالاکیانی کە باسمان کرد لە غودەی ژەهراویە ئەگۆڕێ بۆ نمونە نەخۆش لەم کاتی کە تووشی غودەی ژەهراوی بێ قەڵەو نابێ هەیە ئەوێ قەڵەو بێ بەعکسی ئەوەی کە باسمان کرد هەیە زەعیف بێ باڵێن ڕێزاکە دکتۆر کاکە من ڕۆژی 4 ژەم 5 ژەم نانەخۆ بەڵام قەڵەو نابم بەس کە لێ پرسیڵە عەسەبی دەڵێ دکتۆر زۆر عەسەبی لەگەڵ هەموو کەسێکا شەڕەکەم ئەنجا یەکێ لە نیشانە گەورەکانی غودەی ژەهراوی نەخۆشەکە زۆر عەسەبیە بێ بەردەوام تووڕێیە زۆری گەرمایە زۆر ئارەقە کاتەوە پەلی ئەگەر دەستی ڕاگەیسەیەکی دەستی ئەلەرزێ بە تایبەتیەکە پیاڵەیەکی بەدەستەوە بێ بۆ شێوەی هەستی پێەکە پیاڵەکە زڕە عکسی غودەی تەمەڵەوە ئەوان زیاتر قەبزن ئەمان زیاتر لەوانەیە سکیام چێ ئەمان شەر ئەگەر لە خانمانە بێ سوڕی مەنگانەیە لەوانەیە تێک چێ. بەڵێ سەبارەت بە خانە شێرپەنجەیەکان لە سەر خودەکان ئەوان چۆن دروست دەبن و هۆکاریان چیە و چۆنیش چارەسەر دەکرێت؟ تەوان وەکو خەڵکە زانێ خانی شێرپەنجەی هۆکارەکەی تا ئێستا بەتەواوی نەزانراوە بۆچی شێرپەنجە لە لەشی مرۆڤ دروستە بێت چەند هۆکارێکی دەرەکیە دروستیەکە بەڵام هەیە تووشی شێرپەنجە بێ ئەو هۆکارە دەرەکی بە هیچ شوەیە هەر لێشی دوورە بەڵام تووشیش بووە کاتێکە من تەنها ئەمە یەک قسە بکەم لەسەر مەسەلەی شێرپەنجەی غودە تکامان وایە ئەو کەسانی کە شێرپەنجەی غودەیان هەیە یەکەم نەترسن دووهەم تەنها شێرپەنجەیە لە لەشی مرۆڤ کە دروستە بێ ئەگەر زووفرێکەوی مەبەستم لە زووفرێکەوی ئەوە نیە بڵێ لە ستێجی یەک و بچێت ستێجی 2 3 بەو شێوەیە نە بەس هەر نەچێتە غودە لیمفاویەکانتەوە نەچێتە غودە لیمفاویەکانتەوە بە ئاسانی چارەسەر دەکرێت و کە چارەسەر کراونە شەگەری بۆ کرا لە 100% چاکە بێتەوە هۆکاری دروستبوونەکەی نازانین بەڵام لەوانەیە غودەکە غودەیەکی 1 سانتیمی بێ لە ملە نەخۆشەکە هەستی پێ نەکات بەس لەو کە چۆن دروست ئەبێن بەس لە نەخۆشەکە چۆن دەرئەکەوێت نەک هۆکاری دروستبوونەکە کەسێک کە خانی شێرپەنجەی هەبێ لە خودەکانی ئەگەر بڵێن نیشانەکانی چۆن لەوانەیە هیچ عارەزی هیچ نیشانەیە لە نەخۆشەکە دروستە بە هیچ شێک لەوانەیە خۆی هەست بکە بگرەیەکی بچووک لە ملیایەتی بەدەست هەستی پێ بکە یا ملی بە ئاوسێ یعنی جارویا خانەکان ئەوەنە گەورەن غودەکە ئاوسێنێ جارواشە بە سوتفە بۆمان دەرەکەوێت دەستەکانت خۆش بێ ئەگەر بەرەو کۆتایی پرۆگرام بکڕۆین بەڵام سەبارەت بە خانمانی دووگیانیش لە یادیان نەکەین پێما بڵێ چونکە ماوەی چاودێریکردنی دووگیانی کە ڕاستە لە لای پزیشکە بەڕێزەکانی ئافرەتانە بەڵام وەکو غودەکانیان یەکێکە لەو ئەندامە گرنگانە و ڕژانە گرنگانی کە خانمانی دووگیانە بە زۆر گرنگی پێ بدەن ئامۆژگاری ئێوە چییە و تێبینیەکانی ئێوە چیە بۆ خانمانی دووگیان؟ بەڵێ ئێمە لە نەخۆشەکانی غودە باسمان کردیان غودەکە زیادی شەکەیان کەمیشەکە لە هەردوو حاڵەتەکە ئەگەر ئەم خانمە دووگیان بوو ئەگەر نەخۆشەکە لەسەر دەرمان چارەسەر بوو بۆ غودەی ژەهراوی کە غودەکەی زیادی شەکە ئەوە بە دڵنیایی لە یەکەم سوڕی ماگانی کە هەستی کرد دووگیانە بە خێرایی سەردانی دکتۆرە پسپۆرە جەڕاحەکەی بکاتەوە نەشەگەرەکەی بکاتەوە چونکە هەنێک لەم دەرمانانی کە ئێمە بەکارێنین بۆ غودەی ژەهراوی دەسە کۆرپەلە خراپە بەڵام بەدیلمان هەیە ئێمە ئەتوانین بەدیلەکەی بۆ بەکاربێنین ناتوانین بێ ڕایگرین ئێمە ڕای ناگرین بەنسبەت غودەی ژەهراویەوە بەس بەنسبەت غودەی تەمەڵەوە بە دڵنیاییەوە بێ نەخۆشەکە ڕای نەگرێت بەس ئەبێ کۆنتڕۆڵ کرێت چونکە لەوانەیە لە کاتی سکپڕیە ئەم هۆرمۆنە بەرزۆنزم کات لەوانەیە تۆزە زیاکە لەوانەیە کەم کات لەوانەیە دکتۆرەکە پێویستکە تۆزە ئەم دەرمانی کە ئیاتێ باڵێ لە 50 مایکرۆگرامەوە یان 100 مایکرۆگرام بۆی کەم کاتۆ یان شتێ بۆی زیاکە چونکە ئەگەر ئافرەتەکە خانمەکە مناڵی بوو لەوانەیە مناڵەکەی غودەی هەبێ غودەکەی ئاوسا بێ
عادەتەن ئەو مناڵانە مناڵی زۆر بچووک ور دەرەچن لەوانەیە نەبەکان بێت لەوانش ئافرەتەکە مناڵەکەی لەبەرچێ لەبەرەوە تکامان وایە هەج ئافرەتێ غودەی هەبوو لەسەر چارەسەری هەج نوعێکیان بوو لە کاتی دووجانیا زۆر بەخێرایی هەر تەنانەت یەکەم مانگە بە سەدانی دکتۆرەکە بکاتەوە بۆ ڕێخستنی دەرمانەکان. بەڵێ دەستان خۆش بێت. باسی کۆمەڵک خۆراکت بۆ کردین لە نێوەندی قسەکاندا باسی ئەو بابتانتان کرد کە مادەی ئایۆدینی تێدا و کاریگەری هەیە لەسەر غودەکان، بەڵام شتێکی دیکەش هەیە باوە لە نێو خەڵکیدا و بیستومانە سەوارە بە خوێ و ئەو مادانەی کە لە خوێدا هەیە و جیاوازی خوێیەکان. حەز دەکەم ئەو دەرفەتە وەرگرم کە بەڕێستان بە پسپۆڕەکەتان باسی خوێمان بۆ بکەن، بەکارهێنانی خوێ لە ژیانمادا بێت چۆن بێ و چەندێک ئاگادار بینە بەکارهێنانی و جارێکی دیکەش لەگەڵ پەیوەندی لەگەڵ غودەدا چییە، چونکە وامان بیستەوە تا ئێستا. بە کورتێک باسم کرد مادە خامەکەی کە غودەی دەرەقی بەکارهێنێ بۆی کە ئەو هۆرمەی پێ دروستکە کە پێوتر ثایروکسین ئایۆدینە. ئایۆدین ئێمە وتمان عادەتەن ئێمە لە خۆراک و لەگەڵەوە دروستە بێت. خوێ بەشێکی ئایۆدین تایە. ئەگەر دقت بی لە وڵاتی و لە هەرێمەکەی ئێمە لەبەرەوەی باران بەخوڕە لەبەری لافاو زۆرە لەبەرەوەی منطقە شاخەوەکان ناوچە شاخەوەکان ئایۆدینیان کەمە. عادەتەن ئەو هەرێمانە ئەو وڵاتانی کە شاخەوین لە خوێەکەیانە ئایۆدینی بۆ زیاکەن. بەس ئێمە لە وڵاتێکا بژین ئەگەر بە بەردەوامی ماسی لە بەردەستمانە بێ خواردنە دەریایەکان لە بەردەستمانە بە پێویستمان بە خوێی زیادە نابێت لە خوێە خۆی خوێ کەمێکی ڕێژێکی زۆر کەمیتە دوای ئەو ڕێژەی کە بەکارێ لە ئایۆدینە ڕێژێکی زۆر کەمە. بەڵام جەری وایە هەر بە هیچ شوەیەک ئەگەر نەبێت بە مەروری زەمن ماوەی ساڵە 2 ساڵ اینجا وەردەوە دەغودەکە سستە بێ. بەڵام بەکارهێنانی خوێ خۆی ئێمە پزیشکە پسپۆڕەکانی باڵتنی باسیەکەن عادەتەن لەبەر نەخۆشیەکانی زەخت و ئەم شتانە باش نییە لەسەر مێزی ناخواردن خوێی زیادانی پێویستە خواردنەکان وەکو کورد دەڵێ هەموو شتێ بە خوێش بەمانە هەرەوەنی خوێتێکی کە بەشی خواردنەکە خواردنی سوێر زۆر باش نییە بۆ تەنانەت بۆ شەر پەنجەش باش نییە. ویستمە و زانیارە لە بڕەساوەرگرم کام جۆری خوێ بەکاربێنین لە دوی کام جۆری خوێکان گەڕین ئێستا کۆمەڵک جۆری جیاواز هاتوۆتە نێو بازاڕ و مۆڵەکانەوە هەندێک دەڵێن ئەمە خوێی سوورە و هەندێک دەڵێن تەنانەت لەو ڕۆژانە خوێ ڕەشم بینی دکتۆر لای خۆشم زۆر شتێکی سیر بوو وتیان ئەمە لە بەردی شاخێک لە شاخەکانی دنیادا تاشراوە لە دوی کام جۆرە خوێیانە بگات. ئەگەر ڕاست خوێی هیمالایی کە باسیەکەن ئەگەر بەڕاستی خوێی هیمالایە بێ ئەوی کە هێنن ڕەنگ سوورەکە بەڵێ بەشێکی باش ئایۆدینی تایەوە پێویست ناکە تۆ ئایۆدینی بۆ ئیزافەکەی بەس خوێی کە لە وڵاتی خۆمان خوێیەکی زۆر باشە بەڵام ئەبێ ئایۆدینی بۆ ئیزافەکە نەبێ ئەگەر تۆ دیقەت دەی نووسراوە لە ڕەچەکە سێرکین نووسراوە خوێ ئیزافەی ئایۆدینی بۆ کراوە ئێمە وتمان ڕێژێکی زۆر کەمی پێویستە ئەنی ئەوە نییە تۆ بە چاوی مجرد ببینی بڵێ باشە خۆ من خوێنە ئایۆدین نبینیم تایە بەڕاستی ژیانی دنیا بۆ بە دینای تیجاری ئێمە قەت ناتوانین خوێگەڵ بژین بڵێ ئەم خوێیەکی باشە هەرەوە سۆرسەکانی مەزارەکەت مەزارێکی باوەڕ پێکراوە بێ تۆ خوێ بکڕی نەزانین لەکوێوە هاتووە چیە و چۆن دروست کراوە ئەمەیان تۆزە مشکلەترە بە تایبەتی ئەگەر تۆ پێویستی پێ بێ کە غودەت تەمەڵە جگەلەوە مادەم باسی خواردن نەکرد ئەگەر غودەکەت تەمەڵ بوو چەند خواردنێکەیە کە ڕێگری ئەکان لە هەڵبژینی ئایۆدین لە لەشەوە ئەمەش گرنگە باسیکەین غێری ئێمە باسمان کردمان کارێکی دیکەیە بۆ تەمەڵێکە بێزەبەت ئێمە باسمان کردوتمان ئەم خواردن دەریایەکان هەمووی باشە لەگەڵ خوێیە کە ئایۆدینی تیا بێ لەگەر بەرهەمە شیرەمەنیەکان یعنی ماست و پەنیر و هێلکەش ئایۆدینی تایە بەس هەنێ خواردن وەکو بە تایبەت لە وڵاتی ئێمە کە ئەخورێ شێلم لەگەڵ کەلێرم بەکاری لە ترشاتە شێلمیش سەعرەبانە و لە ماڵی شەوەی مە زۆر جار خۆمان ساردا زۆر بەکارەهێن بەڵێ ئەم دوانە ڕێگرین لە هەڵبژینی ئایۆدین لەبەرەوە ئامۆژگاریمانەوەی هەچ کەسێ غودەکەی تەمەڵ بوو تکایە واز بێنێ لە خواردنی کەلێرم و شێلم هەموو گەڵاپانەکان ڕێگرن بەس بە تایبەتی ئەم دوانە وەکو شوەی ئاسایش زیاخۆری لە هیچ شتێکە باش نییە و سوودی نابێت. من هەوڵمدا زۆرترین لەو پرسیارانەی کە لە خەیاڵم هەیە و لە پێشتریش لەگەڵ قسەکردن لەگەڵ بەڕێسا هەیە بیخەم و خزمەتتان و بە زۆر سوپاسەوە کە جەدابتان هەموو
لە سەرەتا تا کۆتایی پرۆگرامەکە هەموو وەڵامەکانتان ئامۆژگاری و زانیاری بوو بەڵام هێشتا چەند خولەکێکی کۆتایی پرۆگرامەکە حەز دەکەم بۆ بەڕەستان بەجێبێڵم ئەگەر شتێک مابێ و گرنگ بێت سەبارە بە بابەتەکەمان من نەمپرسی بێ و جەنابتان تارە باسیکە. سپاس دەکەم. طبعا بەنسبەت غودەوە ئێمە نەخۆشی غودە لە هەرێمی ئێمە زۆرە زیاتر غودەکە غودەی تەمەڵە ئێمە دیقەتمان ناوە ئەو نەخۆشانی کە غودەی تەمەڵێنە کە ئێمە عیلاجانینێ تایەکی 3 ساڵ پێسە من چارەسەرم بۆ نووسیوە ئەم 3 ساڵ سەردانی نەکردوێتەوە یعنی سەردانکردنەوەی دکتۆر لە کاتێکە کە عیلاج بەکارێنێ چونکە ئێمە ئەینەن چۆن نەخۆشێک تووشی شەکرا بێ ئەبێ ئینسۆلینیان حەبی شەکرە بەکاربێنێ ئەمیش بە هەمان شوێ گلاندێکە لە ئیش کەوتووە تۆ هۆرمۆنەکەی تۆ ئەم تایرۆکسینەکەی خوا هۆرمۆنە بەتەوەکو نەخۆشی درێژخایان وایە بە تاکید جەریوای ئێمە خۆمان غودەکە دەرێین با بڵێن ئێمە غودەیەکی زەهراییمان هەیە غودە زەهراییەکە عیلاج چارەسەرەکەوێ کە غودەکە بە تەواوی بنەبڕەکەن هیچی تیا نایڵینەوە باشە ئەبێ ئەم نەخۆشە دوای بکەیتە سەر حەبێکی ڕۆژانە هەتایە نەخۆشی وازی لێنێ ئەڵێ دکتۆر ساڵێکە بێنم خواردەوە کێ تۆ سەرەکی هەموو ئەنزیمەکان و هۆرمۆنەکانی هەموو هۆرمۆنەکانی دا لە بردەکەم چکە هۆرمۆن و ئەنزیم جیاوازە هەموو هۆرمۆنەکانی تێکچۆتەوە سەرێکی قەڵەو بە تازە زەعیف نابێتەوە یەک خاڵم بیر چوو لە غودەی زەهراویە ئێمە کەم ئاماژەمان بە غودەی زەهراوی کرد یەکی لە مشکلەکانی غودەی زەهراوی ئەوەیە بەتایبەتی کە وتم گرەیڤ دیزیز کە بوونی بەرگری لەشەوە یەکی لە مشکلەکانی تەنها بە چاو دەرەکەیە یعنی نەخۆشەکەی دەڵێت دکتۆر چاوم دەرپۆقیوە یعنی بەو نوع زۆرینەی ئەو نەخۆشانە سەردانی پزیشکی پسپۆری چاوەکەن دەڵێت دکتۆر چاومان دەرپۆقیوە جا لە کتێب ئەوان نووسراوە کە هەردوو چاو بەیەکەوە دەرەپۆقێتە دەرەوە هۆکارەکەی غودەی سامە غودەی ژەهراویە چارەسەرەکەی غێری داو دەرمان بنەبڕکردنێتی بە نەشتەگەری بەس ئەکرێ یەک چاوت دەرپەڕێتە دەرەوە چاوەکە تێدا ئاسایی بێ چەند نەخۆشێکم بۆ ناو عبینیوە ینی بۆیە ئەمانێت ئامۆژگاری خەڵەکەین دەرپەڕینی چاو ئەگەر نەخۆشەکە زوو بە زوو عیلاجی خۆی نەکە کە بە تەواوی هاتە دەرەوە ئەگەر تەنان نەشتەگەرەکەشی بۆ بکەی لەوانەیە سوود نەبینە چای نەچێت جێگای خۆی کە شوەیەکی ناشنیاتی نەخۆشەکە خۆی پێی بەزارە بێ سوپاسانەکە زۆر سوپاسی تۆکەین دکتۆریان زۆر خۆشحاڵ بووم دەست خۆش بێ بۆ تەواوی زانیاریەکان تەواوی ئامۆژگاریەکان جەنابتان کە دکتۆر ئاسۆ و جەنابتان پسپۆری نەشتەرگەری گەشتین و هەروەها نەخۆش دەبینن ڕۆژانە و تایبەت وەکو غودەکانیش هەم ئامۆژگاری دەبەخشن دکتۆر ئاسۆ حەما سعید کە جەنابیان تەواوی زانیاریەکانمان لێ وەرگرت لە کۆتاییە ئەوەی کە بمەوێت لەگەڵ قسەکانی جەنابی دکتۆر باسی کەم یاخود بەیانهێنانەوەیەک بێ بۆ بیسەربینەرە خۆشەویستەکانم ئەوەیە تکایە بە ئاگداری تەندروستی خۆمان بین و شتێک لە بەرچاو بگرین کە داهاتووە زۆربەی جارۆک و جەنابی دکتۆر بەڕێزیان باسییان کرد لە کاتی نەخۆشکەوتنە بە دڵنیایەوە هەموو کەس سەردانی پزیشکە بەڕێزەکان دەکا و تەواوی پشکنینەکان ئەنجام دەدا بەڵام ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کاتێک کە پزیشکی بەڕێز ئەو چارەسەرت بۆ ئەنجام دەدات کایە بە دوواداچوونی بۆ بکە و بەردەوامیت هەبێت لەگەڵ پزیشکە بەڕێزەکان ببێتە کولتور لە لامان ئەوەیە کە ماوە تا ماوە و خۆمان لە پزیشکە بەڕێزەکان بپرسینەوە پێویستەکان من ماوەی چەندێکی دیکە بێمەوە بەلای جەنابتان بۆی دڵنیابوونەوە لەو چارەسەری ئەو کردوێتی ئەمە زۆر گرنگە بۆ سەلامەتی و تەندروستی خۆتە بۆ پاراستنی ئەو چارەسەری کە وەرت گرتووە کە وەکو خۆی بمێنێتەوە نەک جارێکی دیکە دووچاری چارەسەرێکی کە بیتەوە لە یەکەوە دەست پێ بکەیتەوە تاوەکو ژمارێکی گەورە زۆر خۆشحاڵم لەگەڵتان بووم هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەمووان زۆر سوپاس بۆ بینەرە و بیسەرە بەڕێزەکان